ئەمڕۆ هاتین داوای مافەکانی خۆمان بکەین لەبەر ئەوەی ئێمە بەپێی دەرەجەکانی خۆمان ناومان نهاتوێتەوە معقول نییە کە من 84م هەیە لە مەحەدی ئایتی هەڵەبجە ناوماتێتەوە کە هەموو ساڵێک 84 هەموو مەحەدە طوبیەکان وەریگرتووە هەموو شوێنێکی باش زانکۆ وەریگرتووە معقول نییە تەنانەت 99 لە طوب ناوی نەهاتوێتەوە ئێستا من بە 84 لە مەحەدی ئایتی ناوم هاتوێتەوە کە لەگەڵ منە تەلەبێ وەی تێ بە 70 ئەخوێنێ یعنی چی معقولە من بە هەشتاوە لەگەڵ تەلەبێ بخوێنم کە بە 70 ناوی هاتوێتەوە 12 ساڵی خوێندنی من بە کوێ ڕۆیشت وەکو خوێندکارێکی دەرچووی پۆلی 12 زانستی من وەکو خۆم بە کۆنمرەی 4.3ەوە لە مەحەد وەرگیراوم لە قانونی هیچ وڵاتێکانیە بە کۆنمرەی 4ەوە لە مەحەدا وەربگیرێ داواکارین وەزارەتی خوێنی باڵا بە سیستمی زانکۆڵای نابچێتەوە لە پێناو چیە وەزارەتی خوێنی باڵا ئەم دەرەجانی وا بەرز کردوتە تەنها لەبەر ئەوەی کە بچینە ئەهلەکان و گیرفانی زانکۆ ئەهلەکان گەرم بێتەوە ئێمە تەنها باجی ئەوەی ئین کە فەقیر و پارەمان نییە بچینە زانکۆی ئەهلی بخوێنین خوێندکارانی دەرچووی ئەم ساڵی پۆلی 12 هاتوونێتە ئێرە ناڕازایەتی خۆمان دەرەبرین بەرامبەر بە ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا پێش فۆرم هاتنەوە پێش نەوە هاتنەوە بانگەشەی ئەوەیە کە نزیکی 30,000 کورسی زیاد کردووە کە تەنها خۆشی لە پۆلی 12 ئەمساڵ تەنها نزیکی 50,000 هەبووە ساڵەکانی پاریشەوە بەڵام تەنها 42,000 ناوی هاتوۆتەوە نزیکی 43,000 وازانم ناوی هاتوۆتەوە ئەی باش ئەم 50,000 تر لەکوێیە کوا لەکوێ ئەم کورسیانە لەکوێن بۆچی دیار نین باشە ئەڵێ کورسی زیاد کراوە بەڵام بڕۆ سەیری کورسەکانی بەشە پزیشکەکان کە هەر هەمووی دابەزێنراوە